لهر هموي مهمتر و گرنگتر لو تطبيق كردنو بعملي كردني عقيدة وقرآن وإسلام ولا وبراءة لو يو خلق بديار دكوي لاشتكاني دي ديار نابي هي الرنقة نواجي لمن مضبوط تردك لجنابة شو نواجي كان هردستو وتوارناستيو هي الرنقة لعبادته برستن دا لروالتي دا زور لتو مضبوط ترى لروجيا كان لحج ماري خداي بلام لقر اويدا دلكي بشيشي سوزة رشا مورا سورا زردة فلانة فيسارة زولكية ديانة هر لماري خوي جاروية پنا بخواي كافر دكا زولكية لفلسطينية بس زمان كان ددن اگر فلسطيني پیاوی خراپیشی تێدابی ئەتو پشتگیری خراپەکەی خراپەکارەکان مەکە لەوان بەریع بە بەڵام خۆ قودس هیچ خراپەیەکی نییە یەکەم ڕووگە و قیبلەی مسلمانان و ئومەتی پێغەمبەریش بووە عەلەیهی السەڵات وەسەلام کێشەی قودس کێشەی هەموو مسلمانانە دەبی ئێمە وەلامان لۆ قودس هەبێ هەیە لە ماڵی خۆی دانیشتە حەجی ماڵی خوای کردیە پەنا بەخوای لۆمان جێردراوەیە کاتێک کەوا جوولەکە لە غەزەی دەدا دەگوت دەی دەستان خۆش بی ئەو عەرەبانەش وەختی خۆی لەمە دەدرا بە وڵام نەهات بوون ئەوە بەوەندە قسەی ئەتوو پشتگیری جوولەکەیەکت کرد هەر لە ماڵی خۆت هیچ شت پێ نەبڕە جوولەکار ئاگای لە توش نییە هەر حیسابی نەگلۆ تولۆ سەرکردەکەی توش ناکە کورا سەرکردەکەی تووشی پێ خزمەتکاری خۆیتی پێی خادمی خۆیتی پێی ئەڵقەلەجێی خۆیتی ئەو هاجێی دەگری و بادەدا بە تەلەفۆنێکی ئەوەی دەی هەوێ پێی جێبەجێ دەکا لە ماڵی خۆت تۆش بەهەشتت دۆڕان دۆزەخت بۆ خۆت دابین کرد بە وەلائێکی بۆ جوولەکەی و بەڕائێکی لە مسلمانە بەستە زمانەکان زۆر حەساس و گرنگە هەستیارە ئیمان و ئیسلامەتی بریتیە لە وەلا و بەڕا بەڕێزان و خۆشەویستان لەبەر هەندێک سەحابیەکان وا جێبەجێیان دەکرد